دانیشتوانی گوندێکی گەرمیان هیچ کەسێکیان جگەرە ناکێشن و ڕێگەش نادەن کەس لە ماڵەکەی ئەوان جگەرە بکێشێت. لە یەکێک لەو کەسانی پێشتر جگەرە کێش بووە هۆکاری واسێنانی لە جگەرە کێشان بۆ سەردەمی ڕژێمی باس و سەدام حوسێن دەجێڕێتەوە کە ئابلوقەدانی گوندەکەیانی لەلایەن سوپای ئەوسای عێراقەوە دابوو. یعنی ئەو کات ئەوانی ناچار کردبوو کە نابێ یاخود نەتوانن جگەرە بکێشن بۆیە دوا ینی لە کۆتایی ناچار بوون واز لە جگەرە کێشان بهێنن. لەم گوندە جگەرە کێشان قەدەغە نییە، بەڵام دانیشتوانی ئەم گوندە هیچ کەسێکیان جگەرە ناکێشن و ڕێگەیش نادەن لە ماڵەکانیاندا جگەرە بکێشرێت. وڵا پێڵێن کاگیان شتێکی ناخۆشە ئەم ڕەمزەکەوە ئێمە دامان ناو بۆ دێکەمان حەز ناکەین بیشاری. ئەم پیاوەی شێکێکە لەو کەسانەی دانیشتوانی گوندەکەیە و پێشتر جگەرە کێش بووە. چیرۆکی وازێنانی لە جگەرە کێشان بۆ ئەو سەردەما دەگەڕێنێتەوە کە ڕژێمەکەی سەدام حوسێن ئابلوقەی ئابووری خستبووە سەر هەرێمی کوردستان و هاوڵاتیانی کوردستانیشی تووشی برسێتێکی زۆر کردبوو. حتا من خۆم کوڕێکم هەبوو لە کاتی ئەو نەبوونیە هیچ مای پێ نەبووە چوون بۆ باوانون. وتی باوکە پسکیتێکم بۆ بێرە بالفعل خۆم ئەوەنە پارەم پێ نەبوو کەەوە پارەی پسکیتەکەی بۆ بێنم چون پاکەتەکەی خۆم بکە قەرز کڕی. هاتمە وتی باوکە بۆ پسکیتەکە بۆ من نەهاورد مەڵا باوکە پارەم پێ نەبووتی ئەی بۆ بە جگەرەکەی خۆت پارە پێ بوو. واللهی وەکو بەرنەوێک بینیتە دەخەوەی تر من ئەو جگەرەمە تەر کردیگە لە 93ەوە تا ئێستا. جگەرە فرۆشتیانە دوو دووکانی هاتیە بە هیچ شێوەیە پاکە توشتمان لا نییە. هەر دۆسێکیش هەر خزمێکیش تێ جگەرە ئەخێشێ داوای لێبرنی لێکەن. ئەگەرچی بەپێی ئامارانیە و دەوڵەتیەکان ساڵانە سەدان هەزار کەس لە جیهاندا بەهۆی کێشانی جگەرەوە گیان لەدەست دەدەن و هەزاران کەسیش گیرۆدەی نەخۆشی کوشندە دەبن. بەڵام دانیشتوانی ئەم گوندە هیچ کات بەهۆی جگەرەوە نەخۆش نەکەوتون و سەردانی دکتۆریشیان نەکردووە. تەمەنم تقریبا 43 ساڵە تا ئیساتێ نەجێرەم کێشا و نە کەسێکشم بیناوە لە گوندەکەمانە کە جێرەی کێشاوە. لەوەتەی منیش بۆ بیستمە تا ئیساتێ هیچ کەسێکمان بەهۆی جێرە کێشانەوە تووشی نەخۆشی و تووشی هیچ حاڵەکاتێکی خراپ نەبووە کە ئاواڵی نەخۆشخانەکانی بکەین. هۆکارەکانی هەر ئەوەیە کە جێرە کێشاندن زەرەری زۆرە بۆ ئینسانێت. ئەنی زەرەرەکەی هیچ قانجازێکی وا هەست دەکەم هیچ قانجازێکی نییە کە ئەوەی هۆکارەکەی کە ئینسان کە خۆشی لابدا لە زەرەر وا بزانم ویشێکی باشەکە. ئەم گوندە ناوی پارێوڵەی بچووکە و سەر بە شارەدەی پێبازە لە باکووری شارۆچکەی کەلار. زۆرینەی دانیشتوانی گوندەکە با کشت و کاڵ و ئاژەڵداریەوە سەرقاڵن. نەکێشانی جگەرەش لەلایەن دانیشتوانی گوندەکە و ڕێگەنەدان بە کێشانی جگەرە لە ماڵەکانیان وای کردووە ببنە گوندێکی ناسراوی کوردستان. هەرێم جاف کوردستان 24 گوندی پارێوڵە باکووری گەرمیان. جگەرە کێشەکان لێمان تووڕە نەبن بەڵام وەڵات دەستیان خۆشبێکارێکی باشیان کردووە و نەخشە بێت لە گوندەکانی دیکەی دەوروبەریش هەمان ئەو بڕیارە بدەن. بمێنن با خێر و خۆشی.